ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان ئاگردانی دووبارەی دارستانەکانی مەریوان لەلایەن دوژمنانی ژینگە سەپاندنی سزای زیندان و جەریمەی ماڵی بەسەر ماشەڵا کەرەمی شەرمەزارکردنی سزای سێدارە لەلایەن کەمپەینی ژنانی یەکگرتووی باشووری کوردستان کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران مانگرتنی هەر ڕۆژە کەشاوەرزان لە ئیسفەهان بەیانیەی یەکیەتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆندەرانی ئێران بۆ پشتیوانی لە پەرستاران سزادانی 15 بەندکراوی ژن بە 90 ساڵ زیندان لە بەندیخانەی لاکانی ڕەشت گیان لە دەستانی دووکرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار و لە سێدارەزانی نەهێنی 9 بەندکراو لە زیندانی خەزوێن. درێژە هەواڵەکان ئاگرزانی دووبارەی دارستانەکانی مەریوان لەلایەن دوژمنانی ژینگە بەپێ راپۆرتی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان ڕۆژی شەممە 27 گەلاوێژ دارستانەکانی دۆروبەری شاری مەریوان بۆ جارێکی دیکە لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە و هەوڵەکانیان بۆ کنترۆڵکردنی ئاگرەکە هاکامێکی نەبووە. بەپێ ئەو راپۆرتە دارستانەکانی نێوان گونجەکانی بایوە باشماخ و بناری قوچی سۆڵتان لەلایەن دوژمنانی ژینگەوە ئاگردراوە و ژینگە دۆستان داوای یارمەتی لە خەڵک دەکەن. ئەنجومەنی سەوزی چیای مەریوان ڕاگەیاندووە کە ئەمە دووهەم جارە دارستانەکانی نێوان ئەو سێ ئاواییە بە ئەنقەز دەسووتێنرێت و داوا لە خەڵکی شارستانی مەریوان دەکات ژینگە بپارێزن و ڕێگە نەدەن کەسانی هەلپەرست زیان بە سروشتی کوردستان بگەێنن. سەپاندنی سزای زیندان و جەریمەی ماڵی بەسەر ماشەڵا کەرەمی. ماشەڵا کەرەمی باوکی هەمیشە زیندوو محەممەد مهدی کەرەمی لەلایەن زادگای پێداچوونەوە بە 8 ساڵ زیندان و 1 ملیارد و 900 میلیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کرا. ئەو باوکە دادخوازە پێشتر لەلایەن زادگای انقلابی کەرەجەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات بە 6 ساڵ زیندان و 19 ملیارد ڕیال جەریمەی ماڵی محکوم کرابوو. بەپێ راپۆرتی دادبان ئەو سزایە بۆ کەسانی گەندەڵ و ئختلاسگەر کە بوجێ دەوڵەتیان لە بەردەستدایە بەکار دەبرێت. لە حاڵێکدا ماشەڵا کەرەمی پاش ئەعدامی ڕۆڵەکەی لەلایەن خەڵکەوە یارمەتی درا و خەڵکی خۆبەخش پارەیان بۆ کۆ کردووەوە. ناڕوونی چارەنووسی بەندکراوێکی بەهایی لە زیندانی ورمێ. چارەنووسی موژگان سەلمانزادە شارۆمەندی بەهایی و توێژەری بواری دەروونناسی فیزیۆلۆژیک پاش 44 ڕۆژ بەندکران لە زیندانی ورمێ بە ناڕوونی ماوەتەوە. موژگان سەلمانزادە لە ڕێکەوتی چواردەی پوشبەڕی ئەمساڵ لەلایەن هێزەمنیەکانەوە لە شاری ماکۆ دەست بەسەر و بۆ زیندانی ورمێ ڕاگوێزرا. لە ماوەی 44 ڕۆژی ڕابردوودا بەرپرسانی قەزایی پارێزگای ورمێ هیچ ڕوونکردنەوەیەکیان لەسەر هۆکاری بەندکران و ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵ دۆسیە و شارۆمەندە بەهایە نەداوە و چارەنووسی ناوبراو بە ناڕوونی ماوەتەوە. شەرمەزارکردنی سزای سێجارە لەلایەن کەمپەینی ژنانی یەکگرتووی باشووری کوردستان. ڕۆژی شەممە 27 گەلاوێژ کەمپەینی یەکگرتووی ژنانی باشووری کوردستان کەمپەینێکی بۆ ئیدانەکردنی سزای ئەعدام لە ئێران ڕێکخست و کۆمەڵێک لە چالاکوانان تیادا بەشدار بوون. کەمپەینی ژنانی یەکگرتووی باشووری کوردستان لە کۆبوونەوەی ئەو کەمپەینەدا بەیاننامەیەکی بڵاو کردەوە تیادا ئاماژە بە سیاسەتی گوشار و سەرکوتی کۆماری ئیسلامی بۆ سەر ژنان کرد و ڕاگەیاند حکوومەتی پیاوسالار و کۆنەپەرستی ئێران لە هێز و ئێرادەی ژنان دەترسێت بۆ بۆنەوە هەوڵەدات لە ڕێگەی ڕفاندن بەندکران و ئیعدام پێشڕەوانی بزووسنەوەی ژن ژیان ئازادی سەرکوت و کۆمەڵگا بێجەنگ کات. کەمپەینی ژنانی یەکگرتووی باشووری کوردستان پاڵپشتی خەبات و تێکۆشانی ژنانی ئێرانی هەروەها کەمپەینی نابۆ ئەعدامە و
جاوە لە حکوومەتی ئێران دەکات تاکو و کۆتایی بە دوژمنایەتیکردنی لەگەڵ ژنان بێنێت. کۆبوونەوەی پەرستاران لە چەند شاری ئێران. لە درێژەیە مانگرتنی پەرستارانی ئێران ڕۆژی شەممە 27 گەلاوێژ کادری جەرمانی نەخۆشخانەکانی مەشهەد، یاسووج و عەراق هاوکار لەگەڵ دەست لە کارکێشانەوەی هاوکارەکانیان لە شیراز، کەرەج و شارەکانی دیکە ئێران کۆبوونەوە. پەرستارانی ئێران خوازیاری پەرداختی داخوازیە دۆخراوەکان، زیادکردنی یاستی حەقدەست، چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، پێدانی ئیزافەکاری و کارانە، کەمکردنەوەی ساعاتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، ڕێگری لە کۆچکردنی کادری جەرمان بۆ دەرەوەی وڵات، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. مانگرتنی هەڕۆژێ کەشاوەرزان لە ئیسفەهان. ڕۆژی شەممە 27 گەلاوێژ کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەجانی حەق ئاوا لە مەیدانی خۆراسکان مانیان گرت. ماوەی 2 هەفتەیەکە جوتیارانی ئیسفەهانی با تراکتورەکانیانەوە لە مەیدانی خۆرازگان مانیان گرتووە و بە لێجانی خێوەت چاوەڕێ جێبەجێکردنی داواکاریەکانیانن. کەشاوەرزانی ئیسفەهانی خوازیاری پێزانی حەق ئاوا، قەرەبووکردنەوەی زیانەکانیان و دیاریکردنی نرخێکی گونجاو بۆ بەرهەمە کشت و کاڵەکانیان بوون. بەیانیە یەکیەتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆندارانی ئێران بۆ پشتیوانی لە پەرستاران. یەکیەتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆندارانی ئێران ڕۆژی شەممە 27 گەلاوێژ لە بەیاننامەیەکدا پشتیوانی خۆی لە مانگرتنی پەرستاران و کادری جەرمانی ئێران دەربڕی. یەکیەتی ڕێکخراوە سنفیەکانی کامیۆندارانی ئێران لە بەیاننامەیەکدا وێڕای ئاماژە پێدان بە خەباتی کادری دەرمان لە سەردەمی پاندەمی کۆڕۆنا و یان باخچکردنی چەندین پەرستار خستنە ژێرگوشاری یابووری ئەو چینە زەحمەتکێشە لەلایەن حکوومەت و بێبەشکردنیان لە ئیمکاناتی ڕەفاهی بە توندی شەرمەزار کرد. یەکیەتی کامیۆندارانی ئێران ڕایگەیاند تەندروستی کۆمەڵگە ئێران بە تەندروستی کادری دەرمانەوە گرێدراوە و ئەبێ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە پشتیوانی لە خواست و جاخوازی پەرستارانی ئێران بکەن. سزادانی 15 بەندکراوی ژن بە 90 ساڵ زیندان لە بەندیخانەیەکانی ڕەشت. بەپێ راپۆرتی ناوەندی مافی مرۆڤی ئێران 15 ژنی بەندکراوی خەڵکی گیلان کە لە چالاکانی فەرهەنگی و ژینگە پارێز پێکاتون بە کوێی گشتی 90 ساڵ زیندان سزا دراون. لە چەند مانگی ڕابردوودا دەزگای قەزای کۆماری ئیسلامی سزای زیندانی بەسەر 15 ژن لە پارێزگای گیلاندا سەپاند. ئەم ژنە زیندانیانە بە پێکێنانی گروپێک بە مەبەستی تێکدان یاسایشی وڵات ئەنجامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم و تەبلیغ دژی نیزام تۆمەتبار کرابوون. سزای ئەو ژنە زیندانیانە لەلایەن لە قیسەی دادگای ئینقلابی ڕەشتەوە دەرچووە و ناوی ئەو 15 بەندکراوە و ماوەی سزاکانیان بەم شێوەیەیە: زۆهرە دادڕەس 9 ساڵ و 6 مانگ زیندان، زەهرە دادڕەس 6 ساڵ زیندان، یاسەمین حەشتەری 6 ساڵ زیندان، فروغ سەمیعنیە 6 ساڵ زیندان، شیوە شاهسیە 6 ساڵ زیندان، ئازادە چاوشیان 6 ساڵ زیندان، نگین ڕەزایی 6 ساڵ، مەتین یەزدانی 6 ساڵ، سارا جەهانی 6 ساڵ، نینا گۆڵستانی 4 ساڵ، ڕۆزیتا ڕەزایی 4 ساڵ، ئەناهیتا حەجازی 4 ساڵ، نەگین عەداڵەتخا 4 ساڵ، ئەناهیتا دووسدار 4 ساڵ و جێلوە جەواهێری 1 ساڵ زیندان. گیانەدەستانی دوو کرێکار بەهۆی نەبوونی بەنی شوێنی کار. ڕۆژی شەممە 27 گەلاوێژ دوو کرێکار لە شەرەکانی وەرزەقان و نەوشەر بەهۆی نەبوونی بەنی شوێنی کار گیانیان لەدەستا. بەپێ راپۆرسەکان کرێکارێکی شاغەڵ لە کارگەی توانەوەی مس لە بەرزەقانی ئەزەربایجانی شەرقی لە کاتی کارکردندا لە سەر داربەس کەوتووەتە خوارەوە و دەست بە جێگیانی لەدەستاوە.
لە ڕووداوی دووهەمدا کرێکارێکی بیناسازی خەڵکی نەوشەر بە ناوی کازم خەزایی کە پاڵەوانی وەرزشی کۆنفو بووە لە کاتی کارکردن لەسەر بینایەکی نیوەکارە تووشی بەرگرتووی بووە و گیانی لەدەستەوە. لە سێزارەزانی نهێنینەوە بەندکراو لە زیندانی قەزوێن. لە ڕۆژانی ڕابردوودا حکمی ئەعدامی نۆ بەندکراو لەوانە دوو ژن لە زیندانی قەزوێن بە نهێنی جێبەجێکراوە. بە وتەیە چالاکانی مافی مرۆڤ لە ماوەی 18 مانگی ڕابردوودا بەلانی کەم 31 بەندکراو لە زیندانی قەزوێن بە نهێنی ئەعدام کراون. لە ڕۆژانی ڕابردووشدا نۆ بەندکراو لەو زیندانیانە لە سێزارەدراون کە ناسناوی 4 کەسیان بریتیە لە وەحید ئێبراهیمزادە و وەحید سوڵتانابادی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر، ئەمیر حسین باقریە و حەمید بەزمەک بە تۆمەتی کوشتنی بانقەست. هەروەها دوو ژن بە هۆکارێکی نادیارە ئەعدام کراون و هێشتا ناسناویان بۆ ڕایگشتی ئاشکرا نەکراوە. دووە هەواڵ کۆبوونەوەی ئێرانیانی ئازادیخوازی ئاڵمان دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی شەممە 27 گەلاوێژ کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخوازی دانیشتووی وڵاتی ئەڵمان بە پێڕەواڵی شەممەی هەر هەفتە دژ بە کۆماری ئیسلامی خۆپیشاندانیان کرد. بە پێڕاپۆرتەکان ئێرانیانی ئازادیخواز بە کۆبوونەوە لە شاری کۆڵن و بەدەستەوەگرتنی وێنەی بەندکراوانی مەحکوم بە ئەعدام دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردوێتەوە. بەشداربوونیەوە کۆبوونەوە لە درێژەی کارزاری نابۆ ئەعدام خوازیاری یاگڕێزی ئازادیخوازانی نێوخۆ و جەرەوەی وڵات بۆ ڕاگرتنی سزای ئەعدام و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا. هەر شاد و ئاسوودە.